جارێکی تر سڵاتان لەبێ خۆشەویستان ئەچمە لای تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەمان هەموو ساڵێک لە شاری کەرکووکی خۆشەویست فستیڤاڵی شانۆی سەرشەقام بەڕێوەچێت کە چەندین گروپ چ لە ناوی کوردستان و چ لە دەرەوەی کوردستانیش بەشداری تێداکەن. لە ئێستادا سبەینێ یەکەم ڕۆژە کە چالاکیەکانی فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی سەرشەقام لە شاری کەرکووک بەڕێوە دەچێت کە چەندین گروپ هەم لە ناوی کوردستان و هەم لە دەرەوەی کوردستانیش بەشداریان کردووە. قسە و باسی زیاتر هەم دەربارەی چالاکیەکە و دەربارەی نمایشەکانیش لەگەڵ زۆر بەڕێز نەجات نەجم کە بۆ خۆیان شانۆکارن قسە دەکەم. کاک نەجات سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سڵاو ئەم کاتتان باش. سڵاو لە تۆش. ئەمە چەندەمین خولی فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی سەرشەقامە لە شاری کەرکووک؟ دیارە سپاس بۆ کورسات، هەمیشە پشتیوانێکی گەورەی ئەمە بۆ ئەم فستیڤاڵە بۆ کارەکانمان ئەگەر لە دەرەوە بین یا خۆت لە ناو. فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقام لە کەرکووک خولی هەشتەمە ئەم ساڵ. ئێمە سبەی ئیڤێنتی ڕاگەیاندنی هەشتەمین فستیڤاڵ ڕاگەیەنین. زۆر باشە. سبەینێ ئیڤێنتی ڕاگەیاندنی هەشتەمین فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی سەرشەقام لە شاری کەرکووک ڕادەگەێنن. چەند گروپ بەشداریان کردووە و مەرجەکانی بەشداریکردن چییە؟ دیارە فستیڤاڵ ماوەی 4 مانگە ئامادەکاری ئەکات. فۆرمێکمان دابەش کرد لە ڕێم فۆرمەوە زیاتر لە 80 نمایش لە 24 وڵاتەوە ئامادەیان دەربڕی کە بەشدار بن. لەژنەیەکی بینین هەیە بۆ هەڵسەنگاندنی ئەم 80 نمایشە لە نێو 24 وڵاتەوە 80 نمایش ئێمە 30 نمایشمان جیا کردەوە. 14 وڵات بەشدارە بن لە فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقام لە کەرکووک. لەم سیە سبەی کە ڕاگەیاندنی فستیڤاڵە کە شەشی داکە کاتژمێر 4 لە بازاری بۆلیڤارد ڕاگەیاندنی فستیڤاڵەکەیەکەین. کۆتا جەدوەل و کۆتا ئەو نمایشانەی کێ دێنە فستیڤاڵی کەرکووکەوە 20 نمایشە بە 14 وڵات. زۆر باشە. 14 وڵات و نزیکەی 20 بۆ 30 نمایشی شوێنەکانتان دەستنیشان کردووە کە لەکوێدا نمایشەکانەکرێت؟ بەتاکید ئێمە ئامادەکاری 4 مانگمان شوێنمان دابین کردووە. فۆرمان ناردووە، لیژنە هەیە، لیژنەی دادوەری دەستنیشان کراوە. ئێمە فستیڤاڵ بۆ ئەم ساڵ 2 بەشە، بەشی شانۆی گەورە، بەشی شانۆی منداڵ. شوێنەکان لە ناو شاری کەرکووکە. بە تایبەت ئەم ساڵ دروشمی پێکەوە ژیانە. ئێمە هەمیشە هونەرمەند و کاری هونەری پەیوەستە بە مەسەلە سیاسیەکە و مەسەلە کۆمەڵایەتێکەوە. لەبەرەوەی دوای هەڵبژاردنەکانی شاری کەرکووک خۆشبەختانە پارێزگاری کەرکووک لە پشکی کورد بوو. زۆر بەڕێز کاک ڕێبوار تەها یەکێکە لە پشتیوانانی ئەم فستیڤاڵە. شوێنەکان زۆربەیان لە ئەو شوێنانن کە پێکەوە ژیانە، کوردی تایە، عەرەبی تایە، تورکمانی تایە، مەسیحی تایە. ساڵانی پێشوو زۆربەی شوێنە کوردیەکانمان هەڵبژارد، بەڵام ئەم ساڵ بەعکسەوە ئەو شوێنانەی کە هەر 4 زمانەکەی تایە لەو شوێنانە نمایشەکە. زۆر باشە. بەست لەوە کرد کە سەرەتا 80 شانۆیی نێردرا بوو یاخود 80 شانۆیی هەبوون کە بەنیاز بوون بەشداری بکەن لە با بڵێن ئەم فستیڤاڵی و ئەم چالاکیەدا. ئەو مەرجانە چی بوون کە ئێوە لە کۆتاییدا توانیتان 20 بۆ 30 نمایش هەڵبژێرن بۆ ئەوەی کە بەشدار بن؟ طبعاً مەرجی شانۆی شەقامەوەیە بێ بگونجێت لەگەڵ بابەتەکان بابەتی ڕۆژ بن، بابەت نەبن کە هینا و هۆڵ بێ یاخود هینا و شانۆی هۆڵ بێت.
ئەبێ و بابەتانە من کە بەر بینەرەکەوێ کە لەگەڵ بینەرە گونجێ لەگەڵ معانات و ئازار و خۆشیەکانی بینەرە بێ. زۆر باشە کەواتە ئەو شانۆیانە چین یاخود ئەو مەرجانە چین کە ئەبێ لە دەقێکدا هەبن بۆ ئەوەی کە شیاو بن لەسەر با بڵێین شەقام نمایش بکرێن و هەموو کەسێک بتوانێت بینەری بێت. مەرجەکان ئەوەن سەرەتا ئێمە وەکو ئامادەکارانی فستیڤاڵ مەرجمانەوە بوو ئەبێ ئەم نمایشانە لە نیو کاتژمێر زیاتر نەبێت لە دەق خولەک بەسەرەوە بێ بۆ ئەوەی چونکە ئەمە شانۆی هۆڵ نییە بینەرێکی تایبەت بێ ساعاتێک 2 ساعات بینەر بەسەرتەوە بۆ سێ نمایشەکە بکە. بینەری شانۆی شەقام بینەرێکی ڕێبوارە کرێکارە خزمەتکارە کەسێکە هاتووە بۆ بازار ئەمە یەکێکە لە مەرجەکان. ئەو مەرجانەی تر مەرجی چارەسەرە یاخود ئەو بابەتەنەن کە پاڵپشتە بۆ خەڵکی ئەوانەی کە مەسەلەی موچەیە مەسەلەی ناڕەزاییە مەسەلەی چێژبەخشینە مەسەلەی کۆمیدیایە هەموو ئەم بابەتانە لە خۆیان گرێ. زۆر باشە ئاماژەت بۆ کرد کە سبەینێ فستیڤالەکە ڕادەگەێنن لەسەر شەقام ڕایدەگەێنن یاخود لە ناو هۆڵ. ئەوە یەکێکە لەو خاڵانی کە زۆر جار شانۆی شەقامە بینین بەعکسی دابوونەریتی شانۆی شەقامۆسەیەکی شانۆی شەقامەوە چێتە ناو هۆڵ. ئەمە یەکێکە لەو گرفتانە ئێمە ساڵانە دەستپێکمان لەسەر شەقامە ئەو کەژاوی کە دەست پێکەین لە جادەی مەحافەزەوە دەست پێکە دواتریش هەر لە سەر شەقام ئاهەنگەکە ئاجێڕین. بیرمان نەچێ ئەم فستیڤاڵە بەرهەمی وەزارەتی ڕۆشنبیر حکوومەتی هەرێمی کوردستانە و بە چاودێری زۆر بەڕێز کاکە حەمەد سەعید وەزیر ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستانە لەگەڵ کۆمەڵێک لایەن وەکو سندیکای هونەرمەندانی کوردستانی عێراق سندیکای هونەرمەندانی کوردستان و عێراق کۆمەڵی هاوکار و پشتیوان وەکو زانکۆی کتاب زانکۆی قەڵەم کۆمەڵە کەسایەتی جەنابی پارێزگار کاک ئاسۆ مامەند ئەمانە هەمووی لە پشتەوەی فستیڤاڵەکەن. زۆر باشە ئەگەر ئەمە فستیڤاڵی شانۆی سەر شەقام نەبووایە فستیڤالێکی ئاسایی بووایە بۆ نمایشکردنی شانۆیەکان ئەتانتوانی بە نێودەوڵەتی بکەن لە زۆرێک لە وڵاتانەوە شانۆیەکان نمایش بکرێن. مەبەستم لە بوونی هۆڵە و هەروەها یاخود ئەگەر پرسیارەکە بە جۆرێکی تریش بکەم هەموو ئەو کێشە و گرفتانە چین کە دێنە بەردەمی سازکردنی فستیڤالێکی لەم جۆرە و ئەگەر لەم جۆرەش نەبێ فستیڤالێکی ئاسایی بێت تایبەت بە نمایشکردنی شانۆ. وڵای ئەمە هیچ کێشەیەکمانە چونکە فەزایەکی کراوە خوا پێی داوین لە گەڕەکەکان لە شوێنە مێژوویەکان لە ناو پارک لە ناو کافێ لە سەربان لە چایخانەکان ئەتوانین لە هەموو شوێنانەی کە کراون خەڵکی لێیە ئێمە لەو شوێنانە نمایشەکەین. بەڵام گرفتی فستیڤاڵ زۆر جار مەسەلە دارایەکەیە لە هەرێمی کوردستان زۆر بە قورسی تۆ دەستەکەوێ یاخود سپۆنسەر دەستەکەوێ یان پشتیوانی. بەڵام خۆشبەختانە ئەم ساڵ بە پشتیوانی کاکە حەمەد سەعید جەنابی وەزیر ڕۆشنبیر حکوومەتی هەرێمی کوردستان و کاک ئاسۆ و جەنابی پارێزگا زۆر بە ئاسانی ئێمە ئەم بودجەیەمان بۆ تەرخان کرا لەگەڵ جەنابی وەزیری دارایی کاکاواتی شێخ جەناب کاک بێستون کەلاری ئەمانە وایان کرد زۆر ئاسانکاریەک بکەن بۆ فستیڤاڵ. بەڵام فستیڤاڵی هۆڵ ئەگەر تۆ باسەواکەی گرفتی زۆرە چکە کوردستان هۆڵی نییە هۆڵی شیاوی نییە بۆ نمایش لە ڕووی تەکنیکەوە لە ڕووی ڕووناچیەوە لە ڕووی تەنانە لە ڕووی دانیشتنیشەوە. زۆر باشە چەند شانۆی کوردی لەناو ئەم فستیڤالەدا بەشداریەکەن و ئایا شانۆی بەشەکانی تری کوردستان بەشدارن؟
بەتاکید تەنها لە شاری کەرکووک سێ نمایشمانەیە وەکو بەرهەمی شاری کەرکووک، لە شاری هەڵەبجە نمایشێکی کوردی هەیە، لە سلێمانی نمایشێکی کوردی هەیە، لە شاری هەولێر نمایشێکی کوردی هەیە، لە شاری مەریوان ڕۆژهەڵاتی کوردستان نمایشێکمان هەیە، لەلایەن لە باکوورەوە نمایشێکمان هەیە، ئەوانی تر وڵاتانی عەرەبی و ئەوروپی و ئەفریقی و ئاسیاویە. زۆر باشە. بانگشتی هونەرمەندان لە شار و شارۆچکەکانی کوردستانەوە بۆ فستیڤالەکە چۆنە؟ طبعا ئەمە یەکێکە لەو خاڵانە ئێمە ساڵانە کۆمەڵە کەس بانگەکەین، بەڵام ئەم ساڵ سیستەمی فستیڤال طبعا ئەمە بە بەرنامەڕەژی زۆر برای بەڕێزم کاک دەلیل جەمال بەڕێوەبەری نووسینگەی جەنابی وەزیر زۆر جەخت لەوە کاتەوە میوان ئەبێت لێرە ڕۆڵی هەبێ، نەکو وەکو میوانێک بێت و تەنها چەپڵە لێدا، ئەو میوانانە ئەبێ گرنگیان هەبێ بۆ فستیڤال. ئەمە یەکێکە لەو خاڵانە ئەبێ لەو بەشانەی کە لە ڕەخنەیە بەشداریکردنە لە بەشەکانی کە ئەبێ میوان کاری هەبێ، ئەرچی هەبێ لە ناو فستیڤال. زۆر باشە. لە فستیڤالێکی لەم جۆرەیە کە لەسەر شەقام سازەکرێت هیچ با بڵێین وەرکشۆپێکی تیا ئەنجامە درێ یاخود هیچ کۆبوونەوەیە کە ڕەخنەیی بێ سەبارەت با کارە شانۆییەکان؟ بەتاکید ئێمە لە پێش فستیڤال لە 25 مانگی دەوە سێ وەرکشۆپمان هەیە. وەرکشۆپێک بۆ دکتۆر عەلی سوودانی کە لە شاری بەغداوە لەسەر شوێن و فەزای نمایش، وەرکشۆپێکی ترمانەیە لەسەر جەستە بۆ کریس لەیلا کە شانۆکارێکی بەلجیکیە، لەگەڵ وەرکشۆپێکمان هەیە لەسەر ستایلێکی تایبەت کە شانۆکاری زۆر دیاری کورد مامۆستا فرمێسک مستەفایە. ئەم سێ وەرکشۆپەمان هەیە. بۆ ئەم ساڵ بابەتێکی زۆر گرنگمان دەستنیشان کرد، توێژینەوە هەیە، زیاتر لە 30 توێژینەوەمان بۆ هاتووە. ئێمە 7 توێژینەوە دەستنیشان کراوە لەلایەن لیژنەیەکی تایبەت کە لە زانکۆی بەغدا و لە زانکۆی کۆیە و لە یەکێک لە زانکۆکانی ئێران 3 کەسمان دەستنیشان کردووە. 7 توێژینەوە دەستنیشان نەکرێ وەکو براوە، ئەبێتە چاپی کتێبێک، دواتر کۆنگرەیەک بۆ ئەم توێژینەوانە لە ناو فستیڤال بەڕێواچێ. کۆڕێکی ڕەخنەیمان هەیە بۆ 4 شانۆکاری ئوردنی، مسری، ئێرانی و کوردستان. دەستەکانتان خۆش بێ، بە هیوای فستیڤالێکی باش. نەژاد نەجم، شانۆکار، سوپاس دەکەم کە لە شاری کەرکووکەوە لەگەڵم بووی. بەڵێ خۆشەویست